كالمساطة بس مساطة سير كانوا بيب كانوا برلساطة همو هفتان بابتي جوان لا كنالي ديما تي في بو بيرو جوان لا كنالي ديما تي في بو بيرو جوان كالمساطة بس سرهاتا تنزاوية تراجيدية كوميدية تنزاوية تراجيدية كوميدية ئەو سەردەما قەباحەتە مرۆڤی ئێستا ناڕەحەتە قەناعەتی هیچ نەماوە کەس ئاگای لە کەس نەماوە باش و خراپ تێکەڵ بووە گشتی بۆ پارە تێکچووە كالمساطة بس مساطة سير كانوا بيب كانوا برلساطة كالمساطة بس سرهاتا تنزاوية تراجيدية كوميدية تنزاوية تراجيدية كوميدية چیە شەریف دڵێ خۆشە؟ مژدەم بەرێ ئامە چی بووە؟ بەڵا دامەزراوە چی؟ ڕەتەق دامەزراوە دامەزرانی تۆ سێ ساڵە تەقاعد و بەناشکینە بێ کوا دامەزرانن هەیە؟ ئەرێ ژنەکە تۆ عەقڵە لەدەستاوە دوای ئەوەنە ساڵ تەقاعود ئێستا قامێدە کوڕی 14 ساڵم تەعینم کات و حکومەت دوای تەعینات کۆماوە هەر نییە ئەی چی؟ ئەی چی؟ ئەزانین لەکوێ دامەزرام لەکوێ؟ هەڵی بێنە ئەخە لەکوێ نازانم لە مەطعام چێشخانە ئەڵڵا چی؟ چێشخانە ئەیە ڕۆ ناچە قاپ خەڵچک دابنیت ئەخر ژنەکە ئاها پێم ناخۆشە خۆ ئیشە عیب نییە بەڵام من ئەها بەم زەلامەوە بەو شەخصیاتەوە بچم قابوو کەوچک دانیم من مەبەستم ئەوە نییە هیچ ئیشی عیب نییە بەس تۆ درێژە چی قاپ و کەوچک دانیت؟ ئەزانین چۆن نا ئیشەکەم ئەوە نییە ئەی لە بەردەمی مەطعەمەکەیان ڕاوەستم هەرچیە دەڵێم یاخوا بە خێر بیت ئەوەی کەنانی خواڕێڵم یاخوا بە نووری دڵە بێ عافێتە بێ خوا حەفیزە بێ ئەیە ڕۆ ئەوە تۆڵێکی شەڵار قاپ و کەوچکەکە دابنایە دەی باشە قەی چێکە ساحیبی مەطعەمەکە زۆر کوڕێکی چاکە پێیانم ئیشەکەم بۆ بگۆڕێ ئەیدە باشە ئەوەکەم ئەڵێم شەریف گیان ئەگەر لە زمانی بەوتی لە مودۆ زمانی خۆ بگرات تۆ لەسەر چەند ئیش دەرکرایت داوای لێبوردنەکەم ناتوانم هەموو شتێک لای من بەڕاشکاویە هەموو شتێک ئەوە بۆ معلوماتم من لە باو باپیرە بۆ ماوەتەوە خاصەتەن باوکم دایمە نەسیحەتێکم و کوڕم حەق بڕۆ دایمە ڕاشکاو باوتم باشە باوکە گیان ڕاشکاو باوکێ هێڕە خۆکەمێت کەس نەبوو بینێ ژێ بەلەدێ ناشتی بە ناشکوری نەبیە حەقیشکەی ماوە زمانی خۆ بگرە حەق ڕۆی تەواو نەماوە نان لەکوێ بووە بێ لەوێبی لەوێ ژنەکە ناتوانم من وا تربێت دراوم هەربێت دایمە ڕاشکاو بم دایمە حەق بڵێم دایمە هەموو شتێکی باش ماشەڵڵا هەسەدی هەسە بڕۆ هینم بۆ بکڕە کلینێک سوێرکە نەمان ماوە ئەیدەی ئەگەر پێتە تۆ شتێکم بەرێ باچم بیکڕم یا جا بۆچی بمەیتی هەر پێڵێم بەو برادە دەڵم کاکە لە دەفتەرەکەیە کەل عادە بینوسە سەریمان ئەگەر هەبوو ئەینێ سەریمان بۆ باوی سەریمان ماوە بۆ خۆمانە زای سەریمان کەیە ها ئەوە تا زەڕێ برج لە ماڵا هەیە کەوچکە دۆشاویش ێگەلێنە بۆ نیوەڕە بیخۆین ئەو کوردیە؟ کوردی چی بە ناشکرێ بێ کوردی چی بەخوا دوێنێ غازەکە هات پارەم پێ نەبوو چوم لای ئامەخانەیش بە بۆڵەبۆڵ و زیقە تا 9,000 غازەکە یاوەتێ بۆ نەزە شەڵە 10,000 لێ وەرگتایسە جاوا 10,000 یامێ کوا باقیم لەکوێ ببیەمەوە دینار لە ماڵان نییە ئێستا چی بۆ بێنمەوە؟ کلینێک سوێرکە دەبڕۆ دی هەستا بڕۆ دی بەسە چاو کلینێک سوێرکە ئیتر تەواو لێش ژنەکە ناتوانم هەربێ ڕاشکاو بم من دایما لەسەر حەقم شتی ناحەق ببینم پێ قبوڵ ناکرێت ڕاشکاو بەڵێ ڕاشکاو بەڵێ دەبڕۆ دی بڕۆ دی بڕۆ كاكا موفق كاكا موفق باشي هي كمان ايه ها الدلاي بقى مخيال ها هي الكه هي ما بقول لك هذا كده
هێلکەی کەت بابە هێلکەی مریش قابلەکەی چی بێ باش تا لێ ئەوڕۆ بێنە لالەنگەکە و گەورە بووە کیلویەکم لەوەشە بێت ناخذ خوان ناس شريف والله بس شريفني اعلى وقرد اللي انا نجيبني والله برتقاله الله قالك من النمين يا الله صار يشيل مش يوم بقرع بس كان خوش موفق جان هو اجد بكرة اما باي هزار ما قلت انا بعد هاي خبر سكرو باي هزار لا خبر سكرو شيو انا خدمت هزار مري خو حافظ شواري بهزار ايوه يقول اخذته ناو موفقه خوا موفقه انك ابو خاتي بقربان بي والله الا دكاني الشراء بينجي بهزار بقرزي جماعتي الشيري انا والله دابا عرمتي خو اون بروا برو لا شيري بيك على كلين جاي كلين ثانيه والله هم انا كلين كلين نسبه انا كلين بازار عليها اري اخر بو امتي ام ربع خستسري ام دو صوفن جابو زي بالشرف ملاي الشراء بهزار هو كاكا وشي تو شيري ده دبر لا بيك ركاك بواتي لا من باشيت ده خوي المكان هو دكاني نيجي انا هات ملايتو زين شي يكشتي بيبلا مقصي خوته اما الشيري قد اوصانا نائب وسعر بون والله دبو معلومات الشيري وهكي اشتكاني ناو دكاني تي اكسباير اما الشيري انا والله زور دنيا مقصي خوته ازاين شو من براشكا وانا قساكم لخوم وشنا لهم من لسر حق بالراوشه وكو خويا ليه بالي تأشيدي ده دكانه لا والله يسلم ماله جا ميواني انا بوجينا دكاني كلياتهم بوين بولايتو يا اشتباب يا ولد مكا استا براشكاينا رقيتي مماليا براشكايتو برلايك لا ده تور باخواي لقما يم خو ناس باش بس دنيا ما مقصي خوته من بلى او من بمالي الشارع اقر وانا ابو من براشكا وانا هموش دقيقه موفق ده بعلمتي خو براشكاي باكي مالك الرو ازاني ترسم امير اقالو دكانه بيسايمو بابا الراشكاي لقل امشري وانا اشتري بابرو روح شو ديدي ليش شو باش اول تاخر اما او مالي الشارع اللي درقابه من اللي درقابه ده فيلم جناب الليبه من ازاين شو بيخمم ده تولي راشكاوانا باش راشكاوانا بزانا واي بوتو يا دوقسي لقلاك من اوشتا انا منيه مسر منيه كاكا الشارع كاكا اول كاك شريف جام بخير بك تشاوكم كاك موفق باجي خو جولي بله كاكا جاهل كتشني بهزانه ترى كاكا وقتی اون یک دنیا میوانم لمالا نخوش می كاكا چی تو خیر بواتون موضوعك هي كل نكزليتو بتشنا لا حول ولا كاكا ايش ميا اول تا كاكا موفق كان اول ثاني چی تو بواتون كاكا تو لدوكاني خوتا هي كتشني اي بهزار كاكا بينج وقتی اونی میوانم جيشتو باشا بالراو كد اي كل نكز بتشنا هزار دبل كرشي او الراشكا وانا قساكم هل خوش يبوتي او شتاني كلا دوكاني موفقه هل هم اكسباير وابو باشتي من يود میوانا كانم جيشتو من ابي نخوشم لمالا زين كاك موفق يقدر كاك موفق تو ابو مو بياي باشتي من اكسبيرت يقدر ده وزن منه بعدها بزق ساكن فرم مو دام فرم يا والله يا اخوان فرم اول شيء موفق بو كاكا چی بوا راشكا وانا امشت ممكن بينا اخذ والله قصير خوتا كرة راشكاواني چی كاكا کسی اشتك بیا بلا بی آب کی بس تو يصير من تينك مو غزي كده هو زاني بو بياي باشتي من اكسبيرت ها بقرعان هذو تشاو درين دقينا ما على بقور نجيرين يا قصابي دقسنا ضلت هالقريتوش يترك شاوانا ريك وبيك عاش منو وابزان يجي راشكاواني چی توش لا شو لبرشاو شريف لا شو باتوش برزنكم لا شو لبرشاو من راشكا وانا قساكم راشكا وانا شكو حافظ تشارتك اسمي شاي توكم براشكا انا بابو بشتو دوقس ولا قلعكم اول كاك موفق لا وين اسمي براشكا انا كاك موفق ساكن كاك موفق بيت بقوا راح ندوش عودرين باش يا الله خويا ابو هاتي توا ايكوا تشيكو كلينك سوينك قال لي نيه چی قالت چی بوا ونو برو هيلكو كلينكس بينا اي با بيموتي كوا يا تشوم سيره كم شيره دوكاني نيه ايه وتم او بوتي والله ميوان يعني هي ايه تتوقع تجايب دكانك يا تشوم بو دوكاني موفق ايه دباش قام موفقينك وتم ادي موفق باي هزار هيلكم بوداني ايه سيره كم همو عقلك وتشوالي بو خصمت على لاقي قولي هاني
وتم ئەوە چییە؟ دیێرکەکەی تۆ نەوە دیێرکە وتم بابە لە هەموو شوێنێ پێنجی بە هەزارە ئەسێ تۆ بۆ چوارمەی تێ بە هەزار وتی لەکوێ وتم لە دوکانی شێرە وتی بڕۆ لێی بکڕە وتم بابە بۆ لێی بکڕم کە لە نەکەس بەچەنە بڵێ چی باشە 1250 وتم ناموەفەق ئاخر ئەم 250 چییە؟ وەڵی لای شێرە بە هەزارە وتی دەبۆ ناچ لای بکرێتی وڵاتم بەس حیف دوکانی نییە بۆ معلوماتێ شێرە ئەیوت هەرچی ئەشیای هەیە دوکانەکەی هەر هەمووی ئەکسپایرە تۆ قچێ بەسەرەوە خۆ من نەموت وە شێرە وتوێتی ئێوە وتی حەقت چیە بەسەر ئاخر ژنەکە من بە ڕاشکاوی ئەو چی وتووە من ئەوەم بۆ گێڕاوەتەوە من حەقە ڕۆم ڕاشکایی تۆ سەرێ دەکا بە قوڕا دەتۆ گوێ بگرە وەڵام موفەق تو ڕەبووتی ئەمە قسەی خۆتەوتم پێی خوام نییە بانەکێشم بەدەم تا خەری و کێشم بەدەمیا دەم و پلی پڕکەم لە خوێن و دانیشی پشکێن خەریک بوو وتی نە ئەمە قسەی خۆتە وتم یانێکی قسەی خۆم نییە وتی ئەبێ ئیسپاتیکەی وتم وەرە بم بۆ لای شێرە وەڵا بردم بۆ لای شێرە چی بردم بۆ ماڵەوە هەی فیتنە ئاخ دەتۆ سەیریکەوە فیتنەی بە قوربانەوە فیت ئەمە ڕاش بەسە پۆستە و گەیاندنی تۆ حەقت چیە بەسەرەوە شەڕی ناوەتەوە شەڕم نەناوە حکومە لیان ناپرسێتەوە کێز گرانە یاکی هەرزانەیە تۆ قچێ بەسەرەوە ئەمە تۆ بۆ دەمە لێ کردومەتەوە بە قوربان من بەس بە ڕاشکاویش دەکەت چی بۆ وتووە ڕۆلەیەکیشیاننا ئەوەڵا لە یەکتریان نا بەڵام هەر لەگەڵ گەشتێ بەر ماڵەکە موفەقوتی ئاوەرە شێرە یەخی کراسەکەی گر لەگەوتی خڕ هەر قۆچۆ بەلایەکە ڕەخەی قۆچەی کوێر بکە بۆ کتەکوێ دێشێ ئەمەنی لەو شێرە داماوەیا بوو ئەی کەس هاو ناوبژیان کاک وەڵاهی بەس من بۆ منش نەمێدا زۆر بچمە پێشە چکە موفەق ئەوە نەسوین نییە زمانەی تۆم بەس بۆ ناوەتەوە دەبڵێ قت چییە ئاخە دە تۆ ژنەکە ئامە تۆ زۆر سەیری من ئەمە ڕاشکاویە هەموو شتێک بە ڕاشکاویڵم چکە من لەسەر حەقم ئەبێ حەقەکان ماشەڵڵا ڕۆژە سەمیەخاناتم وەگلەی گلەکەکان مزمەتتان لێکن و دەتانەکەی دێ آخر بۆ هێشتا ئەو گلەیە کابێ مەمنونیش بێ مێردەکەی بۆ ئەی معقولە بەلەکۆنەکەی دانیشتووە خوڕخواوە چی سێکم نێرگەلای کێشە و لەو سەیش و دڵما پێچێتەوە آخر مانگا دۆشین و قەزا خواردیان بێکەوتووە تۆ قچێ سەرەوە برایی مێردی دراوسێمە من چوون بە مێردەکەی وتم ئەگەر لە ژنەکە بێ مناڵەکە لە ژوور و زاق و زیقەتی دانیشتۆ لە بەلەکۆنەکە نێرگەلای کێشەکەی وەڕاست ئەمە سەرێ لە قڕنێ ئەو مێردەکەی بۆی دانیە بۆ تۆی ها ئێستا مۆدەیەتی مۆدێ بابە مۆدەی چی بابە ئاگای لە ماڵ و مناڵەکەی خۆی بۆ باشترە دەو زمانی خۆ بگرێ چەند جارم پێوتی لە مەتامەکەش دەربکرێ بە دیاتەوە دانانیشی ئەڕۆب ئەمە هەرچی وتو ئەمە نەڵی لەگەڵمان نەیکی بۆ غازی خوا بۆ کاکە وعدت ئێمە وعدت ئێمەی لە مۆدۆ ڕاشکاو نابم باشە ڕاشکاو حەق ناڵێ باشە بەس حەقومەقەق نەبێ دانیشەتیکێنان بە باڵ و مناڵی پێیاکە بەسەوا لەبەر ساخەری کامرین ئەوەتان نەوتەکە هاوارەکە پارە نێبیکڕین ها لەبەر دەرگایە خۆ خۆت هاتی تۆ دی بە چای خۆت وعدت ئێمە لەو مەطعەمەیە ئیتر ڕاشکاوی شت پشەکەی خۆ دە باشە دەی ئەی چی بکەین بۆ نەوتە ها ئەیدی بەرمیلەکە حازرکەم جاوە بەرمیل حازر بوو کە پارە نەبێت چی ساڵان هاوار داوای نەوتمانەکرد وایە سە هاتوۆتە بەردەمی هەموو ماڵی کەس پارەی پێنێن نەوتە کەس هیچ کەس دایکڕێ ئەکسن ئەی نەوت نەهاو سێ ساڵە وەرمان نەکردووە ئەو تا لە بەدرگا کەسیش نایە ێ پارە نییە بەچی دەست هێستا بڕۆ بلایشتۆ دەی هیچی چیش نەکە خۆ ئەمڕۆ ئۆفم من سبێنێ لە مەطعەمەکە و باشەراکەم جۆ بگرە ژنەکە سبێنێ خۆ هی نەکەی دانیشی خوادن دروستکەی یعنی سبێنی ژنێن نیوەڕۆکیشتێکی بەسیط خۆ بۆ ئێوارەکەی چی بووە هێنەوە ئەنواع تەعامی خۆش بەرەنجی کوردی لێ بە قەبری باوکم پێکەنە سەیرەکەی حەزی لە چێ بۆ بێنەوە مریشکەکەی کە ئاواکە ژنەکە ڕاست تۆ با بیروسم با لێم تێک نەچێت مریشکیان هەیە بە قەبری باوکم ئامە بە خەڵوس بە تەنور بە قەبری باوکم ئەمەنە جوانە هەر حەزەکەی سەیری ئەڵێم ئەمە مریشک هینەکە بۆ بێنەوە حینەکەی پێوە لە ئەخیرا حینەکە حین هەمووس بوو تەحین بالتەحین ژنەکە ئەنواع شلەیریە ئەمە پرۆڤێکیشە بۆ خۆم ئەمر کە چییە خۆی بامی کوردیە لێنێنەوە بامێ بەسیرەوە حەزەکەی زۆر عەزیەتی خۆشمێ بامێ قەیسی باینجان ئەوەش ئەوە تەسکە بەمێ الله شەریف بەیانی چیەکەی خۆ نان نەخۆی نا ئەڵێم ئەینی لێ ماسی ئامە ماسی لێ بە قەبری باوکم ئەوای شوشەی ئەینم فرمێسکی ئەوە کێ یعنی مەقسەدم ئەوە نییە کە ئەی خۆی فرمێس بە چاتایەتە خوارەوە تەڵە شتێک نەکە بڵێ فرمێسخانی ئەو بەری نامن تۆ پارچاوە دیارە ئەڵێم تۆ ماسیکم بۆ بێنە ماڵی ئەزیتا سەرچاو یعنی دوو ماسی یەکێکیش بۆ ماڵی پورە سووریان مریشکێکی گەورەیان بۆ بێنەرەوە باشە مریشک ماڵی پورە سووریا
والله مزوري شي خدامه بتشي هاكو كم تشي توا بخسر سيني قورا الله بهني ليا مشتكى ها سورة كريتوا اها او يوم مريشكا لا وانا ها سورة كريتوا اوايا ها لنا قابك يا وين شي نزل لنا زور وخبا ها لنا سينك شفته دنا كوبا اريد انا فقرة او هاي بطاطس سلو كرابه كل نابي صناري مشتريها يا في اول فنجان اخر اي اوت عليك اللي برداخ السورة قصبك انت يا دو سيدان شنو بين لو شربتي هنا لاباس لا وانا هاتي كان نايتشا ها اوا دولدرما لا دولدرما يتشي باوا بيبسي توا هلا السورة كاوسر قابي هي وقصبك شرب مثلا هي نزال استادي شي بخاطر من بدل كرتني اي صوزه اي قوماني معنا هذا تدو ست ما تدو شش تماتي برشاش من روح حزيله يا كي يلا هم التماتي اي ربو ايش كبابي هيك كبابتي الله الله ودايكم حزيله يا كا حزكي سيدي عليم حزكي دو شش بو دايكم بين روا بلام تخوت شيشي لقلابي شنك اخر شيء اما نبي جاخو لا تيجيبو ناخذ بويا خويا هل يجيبو روجي كي تربش كيتري اي كباب دي وزايد دي شيء يعني دبل ترشيش ترش اي بياز كرو اخ توتشيت اوه بونكي بس حسكي بس بس تو طواوي تو اقل لخوتها تو عقل اللي ميشكا هي كل باب اما بحفتيك وانا مطعمك نافلو اشريت اما باريك لنفسك ما بياني بعقل تولي شي اي تونالي اللي بيا مش تبوه هي المواني بروفا شي يعني قاطو بيكردر والله جا خو بخوين ما قال سلب قريم بو تواليتك تواليتي تشتي شي بياوا كم نقيك في خوتا بشتك مربو بيني توا ربع مريشك بو هي انه ربعك الربع ما فيش شك دستا باش دي شو بالرمبو دتو زامرت ياك دامنا باسي خوادنا خوشانه وكرد شتي لبين بالموده باش دي والله لبوني وكباب واسبينا يا فرج فاقوتي بقى السلام عليكم والله شوني هو شي اخوي والله أول راسي بزواتي خيال ويوزر كل زور بلزة الدس ودمي دي عافيتي بي أخير أوز رازاي خشكما يا أخوة بخير بي سلامتي خوش بي أما أوي أوروبا بكباسي أوروبا هاتو تو يا أخوة بخير بي سلام شاوي شرن زور بي أخوة بخير بي لدويني ومحتي خوارد كاين توكم علم خواردي وسافر شلواني كورة من لخدمتها خواردن مان هي دس ودمي بيوخ رجالي خلوقات هالفريوة وشو فريوة أي بنا يجري بالي فري كورة أول نارم يعني ألم أما نبى لزتي ليني وخلق خويا وتلقوا دود وباران لمواتها ببارع يتدو قات قلوقات بزل أي واحد إنت شي داد الرازة وبرنجي كردي مان هيدن شي أعمى كردي هلا من جمك أقري اوه زور باشا. نمو خوارد كاين درجيك. زور باشا مش زور دبيك خوارني كردي من خواردو أما أمرو كاكم شازي خوارني كردي ودا. بدلي توبي. لازم شي ما. من الخدمة لازم شي ما بوكي. أما. كره بياز نخوي هلا والله. أو خوش. يا أخوة بخير. ترشياتك؟ أرجو خوشة. ترشيات هم نوعك مالها. رمضان شو ده؟ تعرف شو ده؟ أو زردكية أو خومي كم لمارو خاص بودة سوب للناس كي خومي. خوش فيها. برو قمي. إيه؟ أفر. شريف. دورة كاكي دورة. أما تشي أبدأ مبلع عواي بيك. وسافرت. بلى. أما ترشاكو أصل نية بينا خوش نبي. أما أصلني أول شلو جري كل خريكة شوربي مردوم بلي دواز دو بينا برو بلا أمي وأنا وخيرا احترامي اللي بقريكم بيك أي ساديان بو بلا بزانت شي خون بو عمبرا باشا بس هتشا دلاي بو بس ترشاكو زور كل دبر بلاي استوى ناتوا دبر دي خوش كجاني يا أخوة بخير بيتوا أزاين كان البيرة كردي بس طاقة بمكاكي جان زور سباس سرشاوكا يا أخوة بخير بسرشاو سباس أمر كانوا من لخزمتنا أما تشير أو كاكا فرج موتي برو احترامك زياد لحد يهم بقرة منيش هاتم خزمتك الدست دوبينا ما بو بينا يعني شي بقول بنتولي كيو داني فيك يعني مطعمك كاكا فرج مهمتين مطعمك ولا تشاخانه نيت
ئەی باشە ئەمە چه ئوسڵە بێکە دوادی زەمێزگە دانیشتی بە قوربان من لە ماڵەکە خزمەتی یەکێکەکەم ئاوا لە بەردەمیا دانیشم خزمەت یەکەم تاخوا حەفیزی یەکەم ئەمە حەسان لە چیە؟ زانە خوشکم چییە خۆ؟ ئەمە خوشکتە؟ بەس نەبوو نەموت هەرچی گیای جوانە بزنەی خوات بەداوی لێبوردنەوە مەقسەدم دەی لەسەری مەڕۆ خوشکە گیان چییە خۆی؟ بەڵێ پێ بڵێ وڵا حەزم لە کەڵا شێرە وەی بەسەر چاو ئەمە کەڵە شێر کەڵە شێری کوردی وەڵاهی ڕاشکاوانە قسە بکەین کەڵە شێرەکەمان کوردی نییە ئەی چییە؟ وەڵاهیان ئومەهاتەیە تۆ زیاد سووریەکەن و لە تاوەکەیاو بە حسابی کەڵە شێری کوردی فرۆشی خۆ عالەمە مشتێکە خوا ئەی کاتە چیمان هەیە؟ جا چیمان نییە دڵمان هەیە هی بەشەر بۆ دەکەم بە شیشێکەوانە بیخۆ قۆزیمان هەیەنی قۆزی کەباب گۆشت تکە چک ریشک گورچینە ئەنواع شت قەی ناکە با مریشک بێ ئەمە مریشک کوردی ئاخە دە تۆ سێری کە پیاو ڕاست بڕوا ڕاشکاوانە قسە بکەین مریشکەکەمان کوردی نییە چۆن کوردی نییە بە داجار هاتووە تێرە مریشی کوردی خواردبووە مریشی کوردی خواردووە کاکە وەرە دەباسە ڕۆحەکەم تۆ لە خۆت و توزانی ئەم مریشکە سوورە خوێڕەکانە زیاد لە تاوایە سووریەکەنەوەیان بۆ خەڵکەبەوە فەرات چیتە هاوار فەرز چیتە؟ ئەلامارم ماوی کەژم ڕاکێشاوی نازانم توی چی خەرگە سەرمێت تێکە چییە؟ نازانم بۆچی واکەی تۆ ئەگە پێ ناخۆش بەخوا پاڵەکەمە دەرەوە فەرز نەبووە احترامی خۆ بگرە خەینە کاکە وازی من ئەی کاتە چیمان هەیە؟ جا چیمان نییە ئادەی دڵی خۆمە بۆ دەرکەم بیکەم بە شیشێکەوە دەدەیت خوا مەقسەدم یانی هەمانە قۆزیمان هێنی قۆزی کەباب تکە میعلاک جگەر سوورەکرا و بۆچیلە ئەنواع و ئەشکال خواردن بریانی قۆزی بۆ بێنە بە برنجی کوردیەوە ئەمە قۆزی بە برنجی کوردیەوە وەڵاهی برا برنجەکەمان کوردی نییە پیاو ڕاست بڕوات برنجەکەش کوردی نییە؟ نەوەڵڵا کاکە تۆ بۆ سەرم دیتێکی من خواردومە لێرە ئەزانی تۆ من خۆم لێرە ئیشەکەم بە قوربانە بم برنجەکەمان سینی و رووسیە بە چڵتوشی ئێن خۆمان لێرە کڕێەکەین و بەناوی کوردی و ئێن بۆ خەڵکە تۆ زۆر سێری قۆزیەکە؟ قۆزی بەسەر چاومە قۆزی قۆزی بەرخ کوردی بەرخ وەڵا بەرخ نییە ڕاشکاوانە قسەکە وەڵا گۆشتەکەمان گۆشتی مەستەحەیە ئەرە کاکە فەرات ئەرێوە کاکە من لێ ماوی چیتەوە برا خەرەکە سەر لە من تێک یازانی تۆ بۆ سەر کاکەمە حەقیقەتەکانە وتمە من ڕاواشکانە قساکەم ها قەینە کاکە وازی لێ بێنە خۆ ماستمان هەیە ماست بەسەر چاو بیکە بە ماستاو لەگەڵمان ئەمە ماستی کوردی ڕاستەکە وەڵاهی کوردی نییە ماستاوەکەمان تۆ تێک بەچۆ بەساقم من حەقیقەت قساکەم ڕاشکاوانە قساکەم ئەم شیرە وشکەکەیە ئەیکەن بە ماست تۆ زە پەڕۆیەکی پیایەن بەیانیان سەر توێژەکەی فرۆشتنەوەیکەکەن بە ماستاو ئەرە تۆ چی تۆ هێناوەتی ئێرە وەسافەرەجی ناوتی فەرات ئەرە داقی ئەرە فەرز کەری کوێ تۆ تام ڕاوتام خزمەتێتم من کورە تۆ منت تێگا تێک هەر بە جاخەکە عەقڵە من دەست ئەومان هەیە ئەومان بێنە خۆ ئاوکەش ئەوی مەسلحە نییە مۆرەس ئاوکە کەپسە بەزیتر نازانم لە تەنکی تێکراوەوە لە شوێنی کە ئەویان نازانم ئەرە تۆ شوێتی کردم تۆ چێ نای بێرە من نایدی برمە فەرات وازان لە فەرزە ترسم وەڵا حساب بۆ ئەکبەر فەرزە کار فەرزاتی باشە حەتی تو بۆ لە یاددانیسی ناویتی بێرەوە خزمەتیان کە وەڵا بە ملیشکا و من هێنا من جا ئاوا خزمەتیانەکەی ئەمە چەند ڕۆژە لێرەیە وەڵای قوربانەوەی ڕاستیبی ئەمڕۆ هاتووە دە هەر بە ڕاشکاوی یەکسەرە ڕۆژ دەرەوە دەرگای بۆ دەرەوە ڕاشکاوانە قسە ئەمە کێ من دەرەکە مەسەڵاحێتی هەیە منێ کرد بە قوڕا و سەری خۆ بە قوڕاچی ئەوە ساحەبی مەفحەمەکەیە بەڕاشکایی منیشێ بە قوڕا برد وتم بەڕاشکایی وتی گۆشتی بەرە وتم کاکە مەستەحەیە وتی کەڵەشێری کوردی وتم مەستەحەیە ئاخوانیە نەوەڵا وانیە بڵێ هەمانە هەمووی کوردی وەرە بابە وەڵڵا من قەدرۆ ناکەم من ڕاشکاوانە قساکەم بەردەرەوە دەی بە ڕاشکاوانە لای تۆم خۆ بڕۆ دەی فەرموو جەنابیشی بۆ دەرەوە یعنی منیش بڕۆ دەرەوانی ئەمانە چی تۆ هێدەی بۆ ئێرە مەطعەمەکەم شکا کەسی تیانەمە بزانە ئەی چییە مەطعەمەکە بە بەڕێوە بن خۆم بەڕێوەیە بم بڕۆ دەرەوە باش چی بوو خەفەت مەخۆ خۆمەتم بە دوای ئیشاگەرم ئیشێکی بۆ تۆ دۆست کورە دەبڕۆ خۆ ژنەکە دەبڕۆ سەر منیشی کرد بە بڕۆ دادەگیان تۆ بڕۆرە بۆ ماڵەوە خۆ مەطعەمەکە بەڕێوە من تا زەلامە پێیا باشە ئەلو جوین تاگیان چۆنی باش بۆ ساقم مناڵەکان باشن ئەڵێم بۆ شتێ بۆم کردی شەریف لە مەطعەمێکی زۆر خۆش دامەزراوە ئەڵێم بۆ ئێوارە نان
مریشکمان بۆێنێ تەوانێڵە زۆر خۆشە مریشکەکەی حەز بکە لەگەم ناڵەکانە بێن. نانا وەرە شەرمی چی؟ ماڵی خوشکی خۆتە وەرە جوانی تاگیام ناڵەکانیشە ببێنی باشە؟ دەی چاوەڕێ قوربانێ بم خوا لەگەڵ خوازە بێ. خێر شەریف چییە نەخۆش کەوتی وای پێتەوە؟ ئەی شەوێوە تسکم قرمە قرمی ئەسکی ناچێت؟ ئەی بۆ دەقسە بکە؟ والله الحەقی دەرکرا. چی؟ لە مەڵەمەکە دەرکرا. ئەیەڕۆ بۆچی دەرکرای؟ ئەمە تۆمەیکە بە هەرا بە قوربان والله هێزانین چۆن مشترێک هاو پرسیاری کەوتی ئەم گۆشتە خۆماڵیە منش ڕاشکاوانم نە وەڵڵا گۆشتی مەسلحەیە. ساحب مەطعەمەکە ئاگای لێ بوو هەر بە پاڵ کرد بێتەوە. دیسانەوە زمانەکە و باش تۆ بۆچی واکەی ئەم ڕاشکای ها منیش ئێستا ڕاشکای ماڵەکەەوە بەجێڵم سەرێ لە قوڕی باشە؟ زنەکەم تو مەڕۆ باوکم بەخاتی کوام هێرکەڕۆنێ نازانم دروستکەم بۆ ڕۆیشتی. بەڵێ گیان بەڵێ نردووە برا نردوومە دەدەقێ نردوومە بەڕێگای باوکە باشی گیان باشە خواحافیز. سلام علیکم. بۆچی هاتوون؟ وەڵی وەی ڕاستی بوو ئیشی خێر هاتوین. ئیشی خێری چی؟ ئەگەر ڕوخسەتمان بێت 2 دقیقە قسە لەگەڵا بکەین تێدەگەێنین. بڕۆن دەرەوە. ئاخر بە قوربان دەدەین. ئەلێن بڕۆ دەرە لەسەری مەڕۆ. دەبە پەلە ناتۆ بەس جومان لێ بگرە 1 دقیقە. جۆ لێ ناگرم نیو دقە بڕۆ دەرە بڕۆن دەرەوە. ئاخر ئێمە گۆڕاوین تۆ دوایی ئیسفادە ئیشتا ئەڕۆنە دەرەوە یا شاگردەکان بانکم بە شەقتاکەنە دەرەوە. ئاخر ئیشەکەمان زۆر زەڕورە. زەرور چییە؟ زۆر زەڕورە تۆ 1 دقیقە یارمەتیمان بێت قسە بکەین با دانیشین لێکەوە. باش. بڕۆ دێ بڕۆن دەفەرمی ئەڕۆی ئینکاری پێشکۆ فەرمی بڕۆ. سەرم مێشتێنن چیتان هەیە پێڵێن ئاسۆ ئاگای لە مشتری بە کاکە بەڕێکە باوکە وەسا بۆچی هاتوون؟ ئیشوکار چۆنە باشە شکر؟ ئیشوکار وەڵڵا ئیشوکار وێرانە کردووە 4 مشتری بێتە ناوانێت تو ئاوا بەڕێ بکەی تێگەشت بە حاجی جارشکە نایەتەوە بێرە فەرم بۆچی هاتوون کار؟ وەڵی وەی ڕاستی بێ هاتوون دەستکەینەوە بە ئیش لێ. ئیشی چی؟ ئیشی جاری جاران مەطعەمەکە. جا تو خوا لە ڕوتانە بەراتووی بۆ ئیش ئەزانانی چیتان لە مەطعەمە کرد مەطعەمەکەی منتان وێران کرد مەطعەمەکەم کەوتووە بەچی هەڵەسێتەوە؟ کاکە نەکەوتووە من بۆ هەڵەسێنەوە. بەچی؟ بزانە لەمە دوا چی بۆکەم من ئەو شەریفی جاران نەما بە ڕاشکاوی ئەمە نازانم گۆشتی مەستەحەیە و ئەمە کەڵەشێریم ئەوە نەما. ئێوە چۆنتانەیە باوکم وعد بێت وعدی شەرف بەو شێوەیەکەم ئێوە بتانێت. معلوم؟ خەمیەوە نەبی یەک دەرێت ئەڵێن هەمووی کوردیە. باشە کەفیلێک مەوێت. کەفیل زۆر ئاساییە منە بم بە کەفیلی. تۆی بە کەفیلی؟ بەڵێ. ئایتڕحێو ئەی کێ بە کەفیلی تۆ؟ قیروسیا منە بم بە کەفیلی تاکەی بۆ بمێنم. ئەم جارەش تڕحێو ئای لەم دوانە. ئەخدە تۆ سەیری کە ئێستا ئەوە نەما بە ڕاشکاوی ئەوانە ئاژدادی منی سووتان ژنم لە هیست و دینارێ لە بەرگمانیە قەرزاری دنیا و قیامەتم ئەوە نەما بە ڕاشکاوی. ئێوە چۆنتانێ من ئاوە بە قسەتانەکەم؟ برا جوانەکەم بەخوا تۆ هەتاتە ئەستەحەبی ئەو تەبیعەت و ئەخلاقەبی هەروە ئەبی تێگەشتی؟ نەما بە ڕاشکاویشم نەما. یەک جاری کە مەجای بە وڵا حەزەکە من شتێکی لەگەڵاکەم یەک دانە هەفتە لێرە ئیشم پێ بکە دینارێکیشم مێرێ بزانەوە مەطعەمە و چۆن بۆ فرێنم. من یەک هەفتەوە دینارێکە نابێ ئەخەمە ژێر تێستەوە ئەگەر ڕێک و پێک ئیشی کرد ئەوە ئەو جێڕمەوە ئیشیش نەکە تێگەشتی ڕێگەکەمە دەرەوە تێگەشتی کۆڵێکی بەدڵی باشە بەسەر چاو ڕاستی باش دەبزانە ئەم مەطعەمە بۆچی نیەکە باشە با بزانین دەی فەرموو دەست پێ بکەین زان چیم بۆکەن تۆ بڵێ وابێ یەخەوە ئێمە چیمان ڕۆڵە و زەڵاتانە بێنە کاکە ماستاوی سەر بێنن بۆیان. السلام عليكم. عليكم السلام. شيشة كباب ها؟ تو كباب هم؟ كباب أخوي؟ ها؟ أوه هيا كباب هيا. شريف. ورا كاكا ورا. بس أنا برادر داوي كبابك داني شي نزلات وشي ودان وشيشة كبابي بوداني نستا. فرو. بردي بقربان. فضل. أما. غير راوكم دي. عربة. بخوانا زام لو شي هندي وشتيواني. خدمتي بك باشا. بردي باوكم. دي كاكا.
بخير بيت. شيشة كباب. ها؟ شيشة كباب. 1 شيش؟ دو شيش كباب. خير. إيه. تمام؟ باكستاني سون؟ باكستاني جود. يد. عادي توزي قولاني موبلة؟ يا هاتي تي هاتشا 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 هاتي تي چا چا هاتي تي چا چا تیرے نال دل لگ گیا. الله والله دسي خوش بيش شي انا قشتم. شي اخوي كباب؟ دو شيشة كباب. 2 شيش كباب. اني لك بس ارجع. مسرچاو. Very good. Very good. Welcome. Welcome. What's your name? What's your name? شرافت. من الشريف. سرچاوم زوزو خوش حالم. يا سيد 2 شيش كباب وبوينم گوشتي كردي. اوكي. بخير سرچاو. يا اخوة بخير بسرچاو. زور سپاس دەکەم مەمنون. امر بس چییە؟ وەڵا حەزم لە قۆزیە. بەسەر هەردوو چاوم ئەمە قۆزی. گۆشتەکەی بەرخە؟ بەرخی کوردی دەرەجە 1. تەکید. بە شەرەف و ناموسم ئەم بەیانەی پێشەوەی سەری بڕنەوەی بە قوربانم سەر مەبڕ هەر ئەوە بە کوردی. دەرەجە 1 تۆ بچی بڕوا؟ ئەم بەیانەی ئەیوت بەهە! تۆ بچی بڕوا فیرەز؟ بۆمان بێنە. دای کاکە و کەبابانە حازرکە ئاویان بۆ بێنە حەما. یاسین. السلام عليكم. عليكم السلام. كباب همتو. شيشة كباب ها. خوش بو. 2 شيشة كباب. 2 شيشة كباب يلا 6000. 2 شيشة كباب. خوش بو كباب. عيدا باشا دي سباس. داي اخواني برا. سرچاو. مسرچاو. داي اخوان حافظ. اوكي. يلا داي. وحافظ بالراحة جيان. داي كاكا تشي وكيت. يا اخوة عافيتي ببطلم. زۆر دەرەجەیە. گۆرە گۆشتەکەی ئێمە دەرەجەیە کە فول کوردیە فول. دەستە خۆش بێ. ڕەقیبێ و. دەستە خۆش بێ 10,000 خوانەی بڕێ. دای کاکە دەستی لێ بجوڵێنە. فرات چۆنی؟ یاخوا بەخێر لەخوا بەزیاد لەخوا بەزیاد ئیشوکاری ئەمڕۆ بەدڵە بەڕاستی میوانی زۆرمانە مهم وێ تۆ گلەی و نەبی. نانەگلەی نیە. خەڵکی زۆری بەدڵە. لەخوا بەزیاد لەخوا بەزیاد بەدڵە. تێکەی بەدڵە هەر هەمووی. خزمەتی مشتریەکان بکەن و ڕوودا خۆش بەگەم مشتریە دایمەن مشتری و ئەو ڕەشۆ نازافرەت هایجیان کاکەجیان بەڵێ 6 کەبابی ئەو مێزت هەیە بەڵێ قۆزیکی ئەو مێزی 4 شەهی باشە بەساقم دەی کاکە ئەو قۆزی و بیر نەچێ 6 کەبابیش دانیە ترشیشیان بۆ پێوەکە السلام عليكم. عليكم السلام بەخێر بێ فەرموو گۆشتان ماوە؟ واللهی ئەوەی ڕاستی بێ گۆشتمان خەریکە بە تاوی ناوێنێ هەرەوە مشتمان بۆ خۆوە بێ فنیشان بۆ بکەم ساقی چاو هەرەوەڵا بەخێر بێنێ ئەخوا شەریف گیان سەرکاری و جەماعەتە بکە براکەم دەی ئەوانیت کە هاتوون دەبڕۆجی زەڵاتیان بۆ دانە بە ساقە بم دەی کاکە بجوڵێ کاقا مەرحەبا چاکی براکەم وەڵای زەحمەت نەبێ گۆشتمان لێ بڕاوە گەر مەجالە بێ ئاسی کیلۆ گۆشتێکمان بە حەجەرە بۆ بنێرە باشە قوربانی بم کاقا بەس ئەو گۆشتی بەستۆکەوە بۆ بنێرە بە ساقە شتێکی پێ بە ئەوان کەشی وەینێرە باشە ماڵم باشە بۆی خواردز وتێ بانەرمە بێ بۆ قۆزیەوە دەستە خۆش لە باو هەموو بۆ کەوا باشە بەسەر چاو بەجێتیاڵ خەمە نەبیشانە بەدڵی تۆ سەر چاوەکە دە شەری باوکە دەیچی و کرد وەزافرەت بەڵێ دانیشتووە داوای سیقەتۆری مریشم لێکات شیشە دڵی بۆ لێ بۆڵێن سیقەتۆری هەر پێشەکەی سیقەتۆری پێوکەوەی کە چاوری و چەقیش بێ خوا کۆرە خەڵک برسیەتی حەزری لێتی ئافەرم بەسەر چاوم دەی کاکە چی و کرد بەخێر بێن سەر چاوم بەخێر بێن یاخوا شەریف دەی باوکم بە قوربانم بۆ شێفە بڵێ کاکە تۆزی ئاوی گۆر دروست کات ئەڵێ نەماوە نەماوە بڵێ کتێ گەرمەکەی تێکراو تۆزی خۆی تێکراو پێم وت بەڵام جۆرەکە یعنی چی دەتیگێنە دەبڕۆ بەساقە بم دەبڕۆ دەی یاخوا بەخێر بێن یا ئاسۆ بەختیار کاکە خزمەتیان بکەن ئاوی قەلیان بۆ دانیان گوێ دەگمە ئێستا کە تۆ جۆ بگرێ کا حەمە سەعیدجان بە قوربانی چاو بوون ئێوە چەند کۆستەرن 3 کۆستەری پڕ ئەی براڕۆ ئەی سیارە ئەک قۆڕ بەسەر میعی 15 سیارەشن هەر سیارەی چەندی تایە 4 جاوە نزیکی 150 کەسەکە
بقورعان مجالمان نییە کوڕ بۆ مەجالمان نیە کاکە جێگەمان هەیە عایرەشەمان خوا من ناتوانم کوڕ من ناتوانم تۆ ناتوانم من ناتوانم کاکە خەجاڵەتم خوا لەگە خوا حافیز بێت ئی کاکە بابێن بە قوربان جێ عایرەشمان هەیە تۆ سێ قۆستەرە بێن بۆ ئێرە ئی بۆ چۆ بن بە قوربان ئی بێن نان بخۆن قوربا بە نانێکی کاکەی جانەوە ئامەخانێکی دراوسی قەدیممانە ئەمری خوای کردو جا ماڵەکەیان چۆتەوە بۆ دێکە گەڕک کۆستەری گرتو چن بۆ ئێوە وەرە تۆ بۆ سەقەبرانی نێژی وتە مەجالم کارەخوا عافوی کاکەی وەختیەوە بڕۆ بەلای خەڵکەوە کاکە بڕ بۆ سافەرج نەبی بەر ماوە نەترشیات ماوە نەلیمۆ ماوە ئی کاکە خیارەکە بێنە بیکەرە سەڵی ئاو تۆزە زەردەچەوەی تێک ئاوا بایەیتر خۆی زەر دەبێت و خەڵکەکەی بە قەبرێ باوکی شەریفی تێچوە شەش تەنەکە ئەم تێکردو عەلەیکوم ئەسسەلام یاخوا بەخێر بێ بەخێر بێ ئەمرکە وڵای ڕاستی بۆ شتێک هاتوومە سەرەتا ئەمەوێت دەستخۆشیێکی زۆر گەرمتان لێ بکەم بەجددی خواردنەکەی دوێنێ نییە ئەوەنە خۆش بوو هەر کارمەندەکان خواردێن ئاوا سەرم کرد بۆ گەستە عەلامات بێتە بوو هەر ڕقم مەطعەمەکە دانە بەدانە من نووسیمە بوویان باشە ئەنجاوە زۆر بێنە منە لێم دا تۆ بلێ 20 چگەی دانم هەر لە ناو دەماشکانەوە ئەو گۆشتە ئەسڵێ با بە گۆشتەکان هەمووی کوردیە ئەسڵ و وەڵڵاهی ڕێک وەک ئەو بکە واستانە زۆرم پێ خۆش زۆرم پێ ئەمریکا و تەنفیزی کرد وەڵڵای ئەنجا ساحب کۆمپانیا وتی ئیتر هەموو خواردنەکانمان لێرا بێ باشە تقریبا 30 کارمەند دەبێت باشە یەک دەنەخەمە نەبێت وەکو ئێرە وەکو کاحەمە فەرەس تەخفیزاتان بۆکەم کولی نەفرێ هەزارتان بۆشکێرم شەریف ژیان نانێکی زیایە بۆتڵێ ئاو یەکی ئەوە مەسنگیشان بۆ کەیتە سنگی مریشکیشتان سنگی مریشکی سنگەکەی مریشکی زیندووە تۆ بەجددیتە هەر هەمووی کوردی بە قەبری باوکم من بەیانە خۆم سەرم یەکەیەکە هەر هەمووی بە سەر چاخە من نەبێت هەموو شتەکان بەدڵی ئێوە بێت وەڵی مەمنونە بەس خۆی یەک پرسیار ئەمە زۆر سەرنج زۆر جوانە ئەمە ئەزانین چۆن هینێک هەیە کۆمەڵی شێفانی کوردستانی جیهانیە ئەمە من بە ڕئیسی هەموو شێفەکانی ئەو مەنتیقی هەڵبژێرم بەڵێ جومعان بەیانیان زوو ئەچم بۆ شاق و کەژوکیەوە لەوێ حیوانێکی ئەوانە ڕاوەکەم هێنم بۆ ێرە سەری بڕم یەکسەری خەمە سەر برنج بە قۆزی برنجی کوردی ئەم بۆی کوردی هەر من نازانەوە حەلتان نییە بەڕواکە ئیتر چی ویزی ئەمە لە خزمەتین باشە منەوە باڕۆم لە کاتان نەگرم بەخێر بێ سەر چاو تایبەتی دەست تۆ سەر چاوەکەم وا حافیزێ بێ جۆلێتی شەریف حیوانە کێوی یا تڕحێ لە دوشتی ئاوا دروست دەبڕۆ بەلای ئیشتە بۆ ساقم دەبڕۆ دێ دەی کاکە ئاو بێنە چا بێنە ڕیزیە چای تازە بێنە لاگیان جلە کوردەکانی بۆ تاو کردم بۆچی سێدەست ئێستا ئێمە ژیانمان گۆڕاوە چۆن سێدەجل ناکەم قوربانە بێ خوا لەگەڵ خوافیزی بێ ئامینە خە هاي شريف أنا والله خبيتها أها واي بخاول الساحب سيارة أخيرا سيارة شمكري الله أها أجر زوازي لم راشكاوية بهنايا أها زياتر أو تشيا شريف أو تشيا ئەمە یەکشت پێ بڵم ڕاستە من وازم لە ڕاشکاوی هێناوە بەڵام سێدانە مانگە من ویژدانم ئازارم ئەیات چکە نەو هێشتە تا ئێستا حەق بدن لەو سێ مانگەیە خۆی گەورە بە گەورەی خۆ ڕەحمان پێ بکەیت و سەبەبکارم بگریت خوا بەخێر دیەکەمانتان ئاوادان کردەوە قەبری باوکم بمزانیە ئەلم کاتیایەن نەمێش حیوانەکان بەڕڵاکەنە لەوەڕن لەو شاخەیە ئێوارەیەنەوە حەزمەکرد دانێکتان بۆ سەبرم لەبەر پێتانە پێویست بۆ عەزیەتە ناکە نان و ئاوێکیش بخۆین و زین گامان خوارد خۆشە مەڕخۆشە نانازێکی باوکە جان قەیچەکە مینە بووی وارە نانە ئیشمان هەیە بەخوا بێ بڕین
کاک نامیقجان والله جا من لە خزمەتتانم ئەوەی ڕووکاتە ئەم دی ئێمە خزمەتی یەکەین ماڵتان ئاوە ئەو عرف و عادەتی ئێمە ئاوایە والله من وەکو خۆم پێم خۆشە من تەبیعیەکە باوکم ڕاستی بێ حەزەکەن شێش لێرە مینە خۆ ئاوەیەکە خۆش ئەی بۆ یەکشت ناکەن هەر ئەم شەو لێرن باین بە فێنکی بڕۆ خۆ من جەروان ناڵم ئیشی شارمان هەیە بێ بڕۆین کاک نامیقجان بەخوای تر خۆ ئەم کوڕە و نوعێکت مێشکوشتی تەواوە وڵای تر تەواوە وەختی خۆی یەک دوو جار کارەبامان لێ تر هی ئەوەیە چاگە بێ چاگە بێ ئیشەڵڵا وڵای ئەلحەقی کاگ ناوی جەنابیشتم نەزانم من ڕەشید تەشی نانە ڕەشی ڕاشی ڕەشید کاشی ببوورە ئەوە توخوا گوێم تۆزێ گرانە کاک نامیقجان کا حەمە ڕەشید ئیداخدەوە حەمەکەی پێوەنەوە ڕاستەکە باوکە دەزۆر حەمەکەی پێوەکە ئەوە زوو بە گەنجی مالمێلکەیەکی بچکە لە خۆی کە بەم گوێمە وتم لەو لاوەیەتە دەرەوە نەهات ئەتر لەم لاولە لە شتم تێ ئاخنی بەرەو مێشکم ڕووی جاجار ئەوە گوێم گران پێ بکەیش ناوی تۆم نەزانی بەساقە من نووری برا بچووکە لۆری نووری بۆری تێگەشتم خۆری کوەر نووری نووری بەڵێ بەڵێ یاخوا بەخێر گەورەتان کردی ئەلحەقی منیش کوڕ و کچێکم هەیە یەکیان ناوی کوڕەکە ناوی جەوهەرە کچەکەشم ناوی گەوهەرە سەفەرێکی میسریان کرد بوون بە فلیم بۆ ئەی لەوێ کاکە هەمووی بە جەوهەر ژەڵێن گەوهەر هەرێوی گەوهەر دوانەوی بەڵێ جەوهەری کوڕم بە جددی من هەمووی ئەتیمادێکم لەسەر ئەوە يعني هەموو دیەکە سڵح بەوەکەن بەکار جەوهەر ئەمە نە کوڕێکی باش ڕێک و پێ بەخوا جلی کوردی لەبەرەکە و پوزەوانەیە حەزەکەی تەماشایکەی کە ئەڕوا بۆ تەعزیە دەی لەگەڵایە ئەچێ بۆ سڵحی پانزەی لەگەڵایە هەمووشی بە بیکەیسی و بە ئەستی حەو بەتڕاست بەخوا کە ئەو جلانە لەبەرەکە تاقم تفەنگە بەسێر حەزەکەی تەماشای دیارە بەناوەکە دیارە جەوهەرە گیانێکم بە جەوهەرە شانازیە هەموو دیەکەی ئەتیمادی والله ڕاستەکە بچووکترین مشکلە هەبێت جەوهەر فریامانکەوە فەقیرە بەوا ڕاگە دە دوانزە مسلح لەگەڵ خۆیان بەرێت و بڕوە ئەی ماشەڵڵا بەخوا بیکەیسی هەڵەگرێ هەل لە خۆی سەیریەکە ئەیخوانەی ئەمە نەجوانە والله ڕاستەکە یاخوا بەخێر یاخوا کوڕم هاتی بەخێر حەمەد گیان کاکە سکۆلی گیان قوربانی بم چی هەیە باوە گیان جۆخە عالی تەلەفۆنی کردووە وەزعی دەیەکی ئەو بەر زۆر خراپە دووبارە لەسەر زەویزار شەڕ بووە سێ بریندارە چوار مردوونە دوژنیش لەسەر تەلاقدانن باوە من ئەبێ بڕۆم یوشدانم ئاسوودە نابێنە ڕۆم باشە کوڕەکەم بەس بە تەنیا نەڕۆی نا بە تەنا ناڕۆم شەش حوتێکە بم لەگەڵ خۆما کوڕەکە چەک و تیفاق وشل لەگەڵ خۆت هەموویە بم باشە دەبڕۆ بەسا دا باشە بەخێر بنیاخە دووبارە بڕۆ کوڕە ئەگەل لە خۆ بڕۆڵە ئەمە درێژ خزمەکارە نانە ئەمە کوڕمە ئەڵێم کاک نامی توان شتێک وڵای وتم ئەو کوڕە بچکۆلانێ منێرە بۆ ئەدی ئەو بەرەو بۆ لە کاک جەوهەرە ناینێری ئەوە جەوهەر ئەوە خۆی بوو ئەمە جەوهەر بوو ئەوە جەوهەرە ئەمە بەڵێ بوو جا خۆماگەر بەخوا دوژمناروی ئەمە هەر بە کڵاو ئەو گرن ئەمە دوژمناری نانە وا سەیری مەکان کاک نامیجان دڵنیای ئەمە بەڵێ ئەمە بوو کەوت نازانم دەکەسی بە دوایە بۆ تەعزیە و حیمایە و بیکێسی و جەوهەر خۆی جەوهەرە بەخوا کە ئەڕوار حەزەکەی سەیریکەی بەس وەڵی کاک نامیجان ئەو ناخۆش نەبێ ئەمە گە بیکێسی کاتەشانی بەخۆران خۆلوولەکەی بەعزە یاخشێ نەوانیە وانییە تۆ دڵنیای وانییە کوڕم بەس یەک شت بڵێ خۆ عاجز نابی نەوەڵڵ ئەزانم کوڕشتە بەس وەڵی خوا ئەگەری ئاوە دوژم بێشۆ بە شۆت و فانیوە خۆم ئەی کوڕم ئەگەر شۆرتی تیا بۆ وەستایکی کارەبانانی بۆ چاکە بۆچی سعاتەکە تۆ مەبەستمەوە نییە مەبەستم شۆرتەکە لە پێک دە تۆ بڵێ دەرپێت و زانمەوە کورە وا سەیری مەکە ڕۆڵە بەڵێ ئەوەی بەوەکرێ بە حیاتی بە تۆ ناکرێ بەخوا بە کونیوەوە چێ تۆ بە سەرتی پیانات وەڵی عەزێنەوە بۆ کونیابیرم کەوتمانێ ئێوە سەری گونجەکەتان گرتووی حەمامەکە بۆ خۆ جرجوشتمان نێبێتە نەوەڵاڵم کە خۆشوان نەوە بە کەفاوەگە لوو سەر بچێتە ناو گونجەکەەوە کوڕە تەواوە کاکە وەڵی وەختی خۆی کارەبامان لێ دووسێ جار نە سوعبە چییە جینا وەرە بابەوە جەوهەر بە ناوی خۆی هێوەیەتی یاخوا بەخێر تەشریفتان هێ نابوو حەزەکەم بچینە مۆزوعەکەوانێ وەڵی ترەوە باوکم ڕئیسی ماڵەکەی وتر مۆزوع لای ئەو باجەنابی بەڵێ گیانی من هاتوو نووری بکەی بە کوڕی خۆ نووری بکەم بە کوڕی خۆم بەڵێ یەقیچێکە دایمە خۆی بێ کوڕ شوکات و کچی ژن بێت کوڕژن بێنێت و کچی شوکە ئەمە سنەتی حیاتە
بەسەر چاو کچ کچی خۆتان و من ڕازیم ڕازی تۆ بەڵێ بەڵام دوو مەرجم هەیە چیە دوو مەرجم یەکێکیانەوەی کاکە نووری هەر ڕوبعێکە بچێتەوە سەر جەوهەری کوڕم تخوا عفو پێشوی باسی دۆ مەرجکەی وەڵی بۆ جەوهەرتیان نابێ وایان داهۆی نەبوو بۆ ئای کاکە جان من ئەو شان و شەوکەت و چوارشانە و بیکیسی و سۆڵح و دەکەس بە دوایەوە ئەوان بەخوا بەسەری ئێوە ئەو جەوهەرە کە بیکەیسیە تەقێنێ ئەشەمبیلا یەک عیبی هەیە کە ئەی تەقێنێ بە یەکێ لە دوای بیگرێت چکا پەڕێخۆی لە دوای تەقانەکەی پاکیشیکەنەوە ئەی تەبعا لولەکەی پاکرێتەوە هیچ تۆ لێک تێنەگەشتی مەرجی دووەمیشیان تۆزێ شخصیت هێبێت و بۆ کچەکەم باش بێت احترامی کچەکەم بگرێت و ئازارم احترامی جەوهەری گرتووە ماڵە هیچ مەرجی کەونیە نەوەڵڵە جارڕوو حەکەم نازانم کاکە نووری مەشغوڵی چییە حەقی خۆمەوە پرسیانە حەقتە وایە بۆ من مەجالمە سەری خۆم بخورێنم بۆ من مەجالێ تیکێ نام خۆم بە ئیسراحەت باوەڕ و قەنەعەت هەبێ ئەم مۆزوعی داواکردنەش نەبووە مەجام لە ڕیشێکی چاک پێم خۆشە حەزەکەم زاواکەم ئەوان مەشغوڵ بێت تۆ بزەبت ئیشەکە و چییە وەڵی من بە دوای ئیشاگەرم بە دوای ئیشاگەرم تەواوم کوڕ بەڵێ تەواو مەشغوڵی وێ بە دوای ئیشاگەر مشکلانی مهم ئەوەیە احترامی لێ بگریت احترام لەو بگریت لە جەوهەرە گرتووە لە باوکی جەوهەرە گرتووە لە تایافەکەی مە کاک نامی قسەیەکم عاجز مەبە وڵی نازم کە باسی جەوهەرەکەی من لە خۆم دڵم لە خۆمدا بۆ کوڕم بۆ کاکە من ئەو بەهیبەت وایە شەحمەت نووری گیان ئەوە نە بەرچاوە ڕژ نەبێ هەفتەیە لەگەڵ بگرێت تۆش هەبێت پیاکەی تۆش سام دروستەکەی بەخوا ئەو جەوهەرە بە کۆڵانی وایە ڕۆستووە توێدی چوار هەستاوەتە سەر پێ هەر چوای ناوی ئەحەیە کورە پیاوە ڕەشی دیارە تۆ وازەوانە بێنە ئێستا هاتوون چیمان پێەکەی ئەمە مهمە ئەم قسێ زۆر جەوهەریە ئەمە لوبی هەموو مۆزوعێکی ژنێنان و خواز بێنی الحەقی وەکو ئاڵتون باسەکەن من هیچ ئاڵتوندا پێ ناکەم بەس یەک مەرجم هەیە بێ ئەوەم بۆ بێنم لە بری مارەی کچەکەم شەبەکەیە پیاس چی؟ فردەیە پیاس شەبەکەیەک تۆ دڵنیای کاک نامیق بەڵێ شەبەکەی پیاس بەڵێ ئەی لەوە قسە بڕوا ناکەی نەبەخوا بەس بەسەری و بەڕاستمە خوا سەعبەتەکەی وەڵڵا بەجددی سەری جەوهەر بەخوا بەسەری جەوهەر حەز شەبەکەی پیاس بەڵێ دەوەڵی مادەم وە لە ماڵاوە بێ بەڵام بەس شەبەکە پیازەکە سوور بێ یان سپی بێت آخر احترامی خۆ بگرە ماڵێ باوکم دانیشتووە کە باسی شتی سوورەکەی بڵێ حاشە حازر وەنیە من مەبەستمەوە کە تو ئاوا دەست و دڵەوە باشە میشتم بە پیازەکە بە تەڵەبیاتی جەنابێ وەرە بابە یاڵایە کە پیازی دۆڵما بوو تۆ شەبەکەی پیازم بۆ بێنە ئەچێتە بری مارەی کچەکەم ڕاستەکەتان من وعدی پیا و یەک شەبەکە پیازی سووری بوو یاخوا مبارەک بێت لە چاکەشتان بخۆن لێ بە خۆبان کاک نامێژام پێشوی قومێ بم لە چاکەوتە حەزم کرد چاکە ببینم خۆمە مسوڵ و حەد نەبێ بە خۆت و باوکتەوە تۆ بە فەردەی پیازنیازی کچەکەم ببینی خۆجارە چی بووە نانە ناتوانانی بیبینیت بە هیچ شێوەیەک نابێت بۆ ئێستا جەوهەر گوێی لەو قسەیە بێ گەورە بچووکێ زانێ بەخوا کە دەستێنە بۆ بیکەیسەیە هاتا کوڕە و کوڕە بوو ڕاکە با بە خۆتان تووشی موشکیلە مەکەن یاخوا بەخێر یاخوا دەسەمات یاخوا جوهر 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 بەڵێ باوکە هو لەکوێی چەتی تۆ لەو ساوە باوکە لای قەل و بریشکەکان بوو قەلەکە هەڵیەناوە یەک دانەی هەڵێناوی ئەمری نەمێنێت لە بیستویەک هێلکە یەک داناڵێت جیو ئەرە وەڵا ئەوە زلی بێحونەری پێڵێن هەرڵا باوکە لە ژوور و یەک قەیرانە بۆ ناشە بڵێ هێلکە شتیان نەکردووە هیچی لێ نییە جەویان نییە کە ئیبن باوکە ئیش پێمە بانگ کردم ئاو میوانانە و بینی بینی من لەدانشمەوە کێ بوو باوکە وەڵا گەوهەر کچم یامی بەشوو چی باوکە چییە یامی بەشوو بووە چاوبز بوو منی هاو بە کێ بێ ئەوەی خۆم داگادار بم کوڕێکە ناوی نووریە چ نووریەک هەر حەزەکە سێرێکی باڵا بەرز چوارشانە تۆ باوکە واز لە چوارشانەیەکی بێنە ئەی ئیشی چییە وەڵی ئەلحەقی حالیان ئیشی نیە بەڵام ئەگەڕێ بە دوای ئیشە باوکە خۆ ئەوەکی ئیشە تۆ کردوتە ئەی بچی ڕازی بوویت من ڕازی بم تاوتم مارەیەکەش یەک فەردە پیاز و تەواو کوڕە باوکە خۆ کوشتووە یەک فەردە پیاز لە ژوورەوە سێ فەردە پیازی لێ چەکەری دەکردووە کەس ناوێت چەنە باسی تازە قسەم کردو وعدم ماوە باوکە خۆ تو بۆ
لە خۆت و ئیشی واکەی کەس ناتوانێت قسە لە قسە ما بکە من باوکتم ئەدەم بەش و تەواو خوا باوکە بڵێ یەکی نیسانە دەی وەرە بەخوا سیارێکیان پێ بوو دەبڵ کابینێ دڵ ناهەوت نیسان چێشت چییە دە باوکە دەتخوا ئەیتر با لەگەڵ دایکمان قسەی کردا ئەو شتیوانیە من پیاوی ماڵەکەم و خۆم قسەم تیا کردووە قەراری ئەوەڵ وەخی لای خۆمە باشە باوکە وازێ سێز ئەمرن نەمێنێ دەبڕە هەرەزانێ فیکەلی بۆ قەل بۆ جەوهەر بزانێ بەخوا و کوژێت دایکە واز لەمە بینسی من کەم قسە بۆکەم چی بووە؟ دایکە بڕۆ قسێ لەگەڵ باوکمان کە لە خۆ منی یاوە بەشوو بۆ چ قسە لەگەڵ باوکەکەم؟ ناڵە لە خۆ منی یاوە بەشوو یەکی بە کێ؟ ها کابرای دانیشتبوو ئەزبەری دەلەویە ئێ منی یاوە بە ئەو دەتخوادایە ئاتونیان تۆ بڵێ زۆر بۆ کردی بێتی؟ 12 کیلۆی بۆ کردوم کورە بە یەک فەردە پیاز منی یاوە بەشوودایە چی؟ یەک فەردە پیاز یعنی تۆ یا بەشوو بە یەک فەردە پیاز؟ خوادایە بە زیای خێرم نەکە بوس بە نامیق ئەو ساچم بۆی نامیق 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 ئەرێ چی تش نەکە و شاتە ئەم تۆ بۆچی یا بەشوو؟ ئەی بۆ من پیاوی ماڵەکە نیم ئەی منیشنی ماڵەکە نیم؟ ئاخی قەراری ئەوەڵ و ئەخیل لای پیاوی یعنی لای من و جەوهەرە چی؟ ئەزای تۆ ئەقلیەمان گاو نییە؟ ئەو شنەکە لە بەر چاو چاوسانە چێکی چۆن ناڵێم کچ بای بەشوو بە فەردەیە پیاس بە زیای خێرم نەکرد؟ ئاخر تۆ نایزانی داینێ بۆ خۆم بزانە ئەمە ئیژەکە دیانە والله ئیش ناکە 20 ساڵە سیرم کردە بەدەستیەوە بڕۆ دەی بڕۆ واسبێنە ئەی مرتان نەمێنێت تۆ هەرەزانی فیکەلی بۆ قەل ئەلولو داڕزی داوە هاتی ڕۆڵە مەکە شوێرمانەکەی کوڕم با چۆنی چۆنی جەوەی ژیان باشی باوکی من قوربانم بورە تاقیر بڕەوە دوان لەوێ کەوتوو بنە سەریەکە یەکیان خاریوار بکوژن شەڕیان بوو وەڵامیش فەلاقیانە گورێکی دوو فیشەکەم نابقاچیان ئیدی کوڕم ئاخر دەبەست گۆبەنگم بۆ بنێرە تۆ چیت یەک زەڕە عەسابە ساعت بێ کاکە تو هەچی بەدڵە نەبێ شەڵق فیشێکی پێوانی کوڕ نابێ باوە نابێت چۆن نەبێ مشکلە دروست بێ لەم ئاوایی ئەمە باش خۆ من غەڵەتم کرد ناوم نای جەوهەر تۆزە بیێڕ ئیسراحەت کردن هەموو زەلامانە چی کوژی تۆ بێ بەڵاویت قابلیانە باوە ئەزانم خۆ هەمە هەموو گوند هەمووی اعتیمادمان لەسەر توێ بەڵام تۆ نابێ غەوارێ بێەوە ئاڕات تۆ لێ فیشێکی پێوانی کوڕی من گیانی باوە نا ئەو خەڵکی ئاوایە بۆ سلام علیکم ئای بەخێر بێ سلام یاخوا بەخێر بێ سەر چاوەکان باشکانم بەخێر سەلامەتی شکر ها حیوان پەلامای ناوی شێر پڵنگ شتێ لەخوا بەزیابی ئەم ناو ئەمینە شێر و پڵنگ کوا ماوە ئێستا کوا شێر هەیە نییە ناوەڵا بەز ناشکوری نەبێ هەمووی کولێ لە چۆلەکە زۆرتر دەی یاخوا بەخێر بێ ماشەڵڵا پیازەکەشی جوان ڕۆڵە شۆرمانەکەی ئەمە و پیازە زۆر جوانە لەسەر شەستێکە دانرا بوو فەردەی بە 3000 ویستم دوان بێنم بەخوا بۆم هەڵنەگیرە ورە پیاز سەگە هەڵە گیری بەخوا هەڵناگیری ئەمە حەز لە پیازە تۆ ئەرێ بابەت ها کاکە گیان کردرا کورە لە شوێرمانەکەی دەلای بە کاکە سوحبە دەکەم بە قوربان چی بەسەر من پیازم بۆ چێ ڕۆحەکەم باشە دەیقەیلاکە بەس من ئەمە یەکەم جارمە ببیستم مارەی کچ پیاز بێ جا من ئەمە ئەگەر هەموو کەسێک بزانێت کاکە من خۆم عەقڵی خۆم ئیش دەکات ئەرە وەڵڵا ڕاستەکە دەیت بنە بێت لە خزمم بەزی ئیشەڵا یەک شتیکە ما بوو پێ بڵم ئەم سەریمانە بێت ئەبێ بیژۆزی لە چۆرمانەکەی ڕۆڵە کاکە ڕەشی بووە تەخیرێکی کاکەم پێشەمەی بیبن و لەسەر قێر و ئاوا ئەی کاری خێر تازووە بڕێتەوە باش ئەیدی ماڵی ئاوا بیشەڵا ئێمە پێنجشەمە مقەدەر نەبێ جۆزی باش نامێنیتەوە نە بۆ خۆی ئەبێ بڕچووی ئیش و کارم زۆر قورعان شۆرمانەکەم جەوهەر کوڕم تەلەفۆن بۆ چوار لە کوڕەکەم کە بابە دەمانچۆ بیکەیسیەوە بێن مامە ڕەشیم بۆ بگەێنە تاک دۆڵەکە بەسەر بە ساقی چاوبم ئەوم بۆ چیە بۆ عەزیەتی ئەو بم کەی وەختی ئەوەی بەبی کەیسی دوای من بکە ئەمە خوا ئەگایتی شۆرمانەکە ئەڵێ شوانی بۆقلەمونە کورە بابە سامی ئەوە زۆ گرانەبا لەگەڵ تا بێت کورە بەزاقم وڵی هێڵی قەلە نێرێ بانێ لەگەڵ باشە دەیخوا هەواڵی نووریشم بۆ پرسێ وەرە کوڕم نەچی نگەێنم وەرە ئاخڵانە ئەو پیازە بەرەوە بۆ ماڵەوە باشوورە دەتۆ ئەو سپیە کوڕم دەبڕۆ ئەمرن نەمێنێ دەی پێشم کەوە دەبڕە دەی ئاخ جەوهەر
ئەرە دەبۆڵستادی هیچ دەبێ وەرە قۆڵم بگرە با بتوان بێمە خوارەوە ئەرە ماڵاوێت تو هەر بۆڵە دێ لە هاتنە سەرەوەی هەر بۆڵە داوە لە هاتنە خوارەژە هەر بۆڵە دێ دەخۆرە خوارەوە ئەرەوە تو ئەزانی هیچ ئیحساسێک نییە بۆ من هیچ ڕێزێکم لێ ناگریت ئەرە ڕێزی چی لێگرم ئەحساسی چیم هەبێ من یەک فەردە پیازم پیایی دەخۆرە خوار و بە یارمەتی خۆ بەس ئەمە خەتای تۆ نییە هەمووی خەتای باوکی خۆمە دە باشە ئێستا بێ وەرە یارمەتیەکم بە ئەرە دەخۆرە خوارە ماڵە ئاوێ دەخۆری تر هەمووەمانە خەتای باوکمە باوکم حلک بۆمە بدۆزێتەوە یاهایی ئەوە چێ کچم بۆ گری سەلام عەلەیکوم مامە جان بۆ کارەکە ئەمەیە ئێ سەبەب چی کردووە بۆ گری کچم باوکە نە یارمەتیمیانە لە ماڵەوە نە یارمەتیمیاکە لەو شاخەدا بەزین دەجادانە کەوتوم ناڕەسە من کچم ئاوا بەخێو کردبوو و نازدارێت و یارمەتی نەیت چەنەبازی قسە نەکەیت ئەخدە تۆ با تێو چەنەبازی ئەڵێم وەل لێ هاتوو حرمەتی کچەکەم نەگری ها چەنەباز بۆ قسە ناکەیت ئەرە با بەجێ تویش دەمە قسە بکەن دەبێ قسەکەم بکەم دە قسە بکە ئەزانی چی مامە پێ و ناخۆش نەبێ وڵی فەردە پیاز یاری وتیابێ ئاها چە ئەمرن نەمێنێ باوکە ئەوە هەمووی ئیشی تۆیە هی منە ئەرە وەڵا ئاخە من تاقیم کردەوە وەمزانی بەشەرە وەمزانی کوڕی حەمەتەشی پیاو دەرەچێ نەمزانی ئاوا مامەجا حەمە ڕەشی جا دوای ئەوەش مامەجا مەسەلە ئەوە نییە من ڕێزیم لێ نەگرتووە حەزەکەم خۆی هەموو ئیتیما بخان سەر خۆی وانە بەخوا وانە تۆ خۆ نابوتی خۆ نازس و ناڕەسەنیت ئەژنا بۆ حرمەتە لە کچی من بکرتە بەڵام کەزانی و مارەیەکەی فەردەیە پیازە و دی قەیچێکە سبێنێ ئەو پەڕی وازی لێنم لە جیاتی فەردەی دوو فەردەیان بۆ بەم وانە چەنەبازی چەنەبازی کچم تۆ لە ماڵی باوکی خۆت دانیشە وا بزانە هیچ شتێک نەبووە تەواو باشە قوربانی بن کچە نازدارەکەم باشە تۆ عیب ناکەی مردوو مرێ مامەزانی چییە چییە ئەڵم کورسێک بەشم بە جەوهر بڵی کورسێکم بۆ بێنە دانیشت قسە بکەیت جەوهر کورسی بۆ بێنێ کورە جەوهر کە بەلایە کاڕوە دە کەس کورسی بۆ داهێنێت جابەز نەبوو لێرە نەبوو بە ناموسم فەتحی پێکەی سەوەشدا ئاوا لنگی داڵاشیان ئەزانی چی یەکشتی پێ بڵێم مامەجان عاجز مەبە چی ئەزار دێ نەوەڵ ئازارم نییە خۆزگەم ئەو کێشەیەم لەگەڵ جەوەرا بووە بۆ وەڵایەکو چۆلەکە ئەو ملم مەڵەکە شۆ ئەمرن نەمێنێت ئەوە زەلام کوشتن و ئەو خواردنی لاوەکو یەک وایە عینە شتە جا دوای ئەو ژێک شیشە با پێم پێ ناخۆش نەبێ بەخوا ڕۆژە پرسیارم کرد لە خەڵکی دیەکە ئەیان وەڵای و جۆرە تاسە پشیشی نەتەقان ئاخە بە ڕۆژ نایتەقێنێت کوڕی باوکی خۆیتی بەس بە شەوەی تەقێنێ لە ناحەقیای تەقێنێ ئەو کاتانەی کە نۆک ئەخوای تەقێنم میش زانم بەسە ئەمرن نەمێنێت کوڕی باوکی خۆتی ناڕەسەن تۆ تێن نەهێنا وەزانی بە فەردەی پیاز ئاواهی تە قەیچێکە بە ئیهمالیە بەس تاقیم کردی تۆ تیا دەرنەچیت مامە وعد بێ ئەم جارە سێ کارتۆ مۆزە وێنم بۆ من مەمونم ئەمرن نەمێنێت مەبەستمەوە نییە بەخوا هەرجە هەر ڕۆژی چوار کاتۆ نەخوا هەر لەسەر لا جۆوەرە مەگە وەڵای من قەلبم پێ تێگە جۆ بگرە من کچی خۆم لێ سەنیتەوە بڕخوا حافیزی تۆش بۆ ماڵی باوکی خۆت بڕۆتەوە بە کەڵک نەهاتی قەیچەکە مامەجان کوورە با لێرە بێ با خزمەتی جەنابە بکا کوورە شەوێ کوورە با هەفتەی لێرە تەواو حەدن نەبێ هەتا لێرێ تازە کچی منە من لێم سەنیتەوە حەنی نامێتەوە نەخێر ئەخی دە مامەجان چۆنە بێ ئەی حەل چی بکەین حەل ئەم قسەیە مهمە حەل ئەگەر تۆ کچەکەی منت ئەوێتەوە وەڵا زۆریش بڕۆ 100 مسخال ئاڵتون بێنە و ژنی خۆ بەرەوە ئەخیر مامەجیان بۆ خاتری خوا 100 مسخالاتم لە شۆ بوو من کەیفی خۆتە 100 مسخال یعنی 100 مسخال ئەخت وەڵی 100 مسخال بە قورعان قورسە بە قورعان کەیفی خۆت بۆ 20 مسخال نەبێ ها ئەمرن نەمێنێ بیستی چی چەنەبازی ئەی سی پێنج نییە چل نییە چلو دوو ئەو قۆنەرێ با بە چلو دوو 65 ئێوە مواردی خۆمە وتم 100 مسخال یعنی 100 مسخال یعنی هیچ مەجالی شتیانی ئەبەت دەبڕدەی ئەمرن نەمێنێ وڵی یەک شتی با بێڵم تۆ زۆر بە جەوهەرەوە ئەنازی وڵی ئەو جەوهری کوڕی ببینیم خۆ ئاگە لێ قوتیم وەرە دەبڕ تۆ سەلام لە باوکە نەکەی دەبڕدی ئەمرن نەمێنێ سەی داڕزی بێ 100 مسخال نەیتەوە ها ئەو کەڕۆ برارڕۆ چاوم کوێر بوو برانە ڕۆ شۆرایی دا سەلام عەلیکم عەلیکە سەلام ئەلی بێزە ماڵی کاک نامیقی شوێ لەم دەیان نامیق ناوی هەرتیان نییە کورە بابا مامەژیان باوکی جەوەرە جەوەر کورە جەوەر کەری کوێیم چاوم نبینە مامە ئەو تۆی نووری وەڵا چابووم چی و کردڕۆڵە ئەڵێ مامە پێشی پێ بڵێم بۆ قورعانە بێژ قسەیەکەگر ئەشەمبیلە نەگەر من خۆشی باشی ناس چیم و چی وەڵای ئەوتە جەوەر کەری شوێ ئەوە لە کاتێ فەوتان زاکیریا بوو چەنەبازی نەکە ئەلا کولر
ئەوە چییە؟ ئەو ئاڵتونەکانە 100 مسقاڵە؟ مسقاڵە. فاسیکەم نەوەکو تەنەکە و شت بێت فاسیکە بەس تۆ پەلەمەکە زۆڵزانی مامە یەک شتی بێ بڵام ئەگەرەزانی ئەمە بەچی زەلالێت و هیلایشە پێ ئاخر بۆی قەیری عافێت بزانی بۆی قەدری کچەکەم بزانی تۆ بۆسە یەک نەیکەمەوە بڕوە باشە بیکەرە تۆ با تێوگێنم خوا ئەگەی لێ مامە باوکم سێدانە عەرزی جوانی هەبوو ئیزرایی بەخوا ئەوی فرۆشت کەیفی خۆیەتی بەخوا دەبڵ کامینەیەکی بوو ئەویشی فرۆشت باش چاکاکە بەخوا دوژنی هەیە خۆتە زانی خۆ ئاگرێکی 20 مسقاڵیشی لەوان سەنوە حتا ئەممان کۆ کردو ئاخدە تۆ بەشەرنی بۆی قەیری عافێت بزانیت یەک دقە سیقەم بە تۆنی نەوەکو تەنەکە و مەنەکە بێ مسقاڵم ئەی ئافرین تا ئەمە سڵە ئاخر دوای ئەی کێش ئەمە زیانەبێ کەمی نییە ئەمە جا یەک شتی کە مامیگە ئەمە ئاڵتونەکان مێناوە دێتەوە بۆ تو عزیزم سنجلەکەی بۆداخە سنجلەکەی بۆداخە باشە ئەمە ئیتر من ئێستا لەگەم ئاڵتونانە دەستی خێزانی خۆ مەگرۆ ڕۆ تۆ مامی خۆ دەتۆ بمەرێ لای من دێ دەتۆ جۆ بگرێ ئەمە ئەگەر لای تۆ بێسبێنە ئەیفرۆشیتە بەخوا سیقەی گوڵە بەڕژەیەکم پێ نییە ئەی من چۆن سیقە بە تۆ بکەم لەو ماڵەیە ئەمە با لای من بێت چەنە بازیە ئەخەوم سیقەم بە تۆ بوو ئەی جەوهەر بۆ ئەوەی قەیری عافێت بزای جەوهەر چییە ئەی تو زامان جەوهەر نەوەگەی لای منە یەک دقیقە لای منە گەوهەر گەوهەر بەڵێ باوکە وەرە کچم ئەها باوکێ ئەوە چی باوکە ئەوە نوریە ئەوە چێکی لێرە ئەوەم هێناوە باوکت داوای کرد دەکەچم عاجزمە بەڕۆڵە بچۆ لەگەڵێ ئەم جاریان ئەمە هەمووی ئاڵتونە ناچمەوە باوکە ئەوە ئەزای چەند خراپ بوو لەگەڵ منە کچم 100 مسقاڵم پێهێناوە 100 مسقاڵ چی ئاڵتون حەدی چیە لەمەوە دوای احترامە ناگرێت حەدی چیە حرمەتی تۆ ناگرێت بەخوا نایڵم یەک مێرو لێ بێ بەلاتەوە بەڕاست چۆن ئەوانە خەمە نەبێ عینەن کەر بەستومەتەوە لای خۆم دەست خۆش جا ئەمە کچەکەم ئەمە ناشە دەمێ لای باوکی خۆ دەبێت باشە باوکە هەچ کاتێ ڕۆژی بۆ حەفلەیە وەرە بیکە بە خۆت و دوایی بۆم بێنەرەوە بەسەر چاواکە باش نییە سەگایتێتە بێن بە هەڵیگرنە دەستێ بەلای باوکم ئەتوانن بڕۆن ئێستا دا باشە بەس مامە یەک قساکەم تخوا عاجزمە بە بۆ قورعام تاوکەسەوەم زانی زۆر کابرایشی نەزانی تەپاگە ڕێز و حرمەتمە بەس نەمزانی ئەوە کەسێکی زیرۆک و عاقلی ئەشەم بیللا ئێستا قەدری ئەو فەردە پیازازانم ئەیوە نییە ئارە بەخەوە ئێستا حالێ منش دەتوانم بە ئیسراحەت بخەوە مەزانی بۆ چکە تۆم عینەن کەر بەستۆ تۆ بەم ئاڵتونانە دەبڕۆ اینجادی دەبڕۆ کچی من یەک شتی کرد تەلەفۆن بە باوکی خۆ دەکەیت بەسەر چاواکە سەلام لە کاکەم کە خۆ ئەهلە وەسەهلەن بڕۆ عەمرن نەمێنێت دەستم بەرەبانەکەی وەرەدا بڕۆ خۆ مناڵ نیم خۆ مەزانم بڕۆم بەڕێگا بڕۆ لاچۆ بە قوربان من نامێ شوختێکی تێکە یەک شوخت سارێنین دەبڕۆ لاچۆ ئەخی دەوەرە ئەگەل لە خۆ بێ ئاگەل لە خۆ بێ ئاتۆ بۆستە شتێکم پێ ئەوە چۆن ئێساوە ڕێزی احترام مەگریت گوڵە باخ چۆن ڕێزی لێ ناگرم هەزار ڕەحمەت لەو باوکە و ئێستا لە حکمەتی ئەو فەردە پیازە تێگەیشتم ئێستا 100 مسقاڵ ئاڵتونە گوڵە باخ چۆن یەڵم شوختێکە تێکێ دەبا بڕێ حەیرانی دەبا بڕێن گوڵ و دڵ چەند دوو ڕوویت فەرم گەرمەساتە بەزمەساتە سەیرکەن و پێ بکەنن پڕ لە ساتە هەموو هەفتان بابەتی جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان گەرمەساتە بەسەرهاتە دەنزاویە تراژیدیە کۆمیدیە دەنزاویە تراژیدیە کۆمیدیە ئەو سەردەما قەباحەتە مرۆڤی ئێستا ناڕەحەتە قەناعەتی هیچ نەماوە کەس ئاگای لە کەس نەماوە باش و خراپ تێک هەڵبووە